یارسانەکان هەرچەند خۆیان ئەوە بە ئاشکرا ناڵێمە خاوەنی مەسەن باوەڕی چەند ئیزەدین حتى باسیەوەیان کردو کەمانە ژنەکان تێکەڵی ژنەکانیان تێکەڵەکەن و اینجا پیاوەکان بە یەکەوە لەگەڵ چەندا ژنی یەکە ئەخەون و نازانم زۆر شتی دیکەی سەیر و سەمەریان بۆ ئەم خەڵکە بۆ ئەوەی تەنها بۆ ئەوەی ناویان خراپ بکەن ئەم خەڵکە. لە سەرانسەری کوردستانê gelek bîr û bawer hene hinek ji wan gelekî kevnin hinek jî kêmtir kevnin. Hîro li kitêbxaneya Kurdî li Stockholm em hewl bidin hinek zanyarî di derbarê ayîna yarsan yan jî kakayî jê re tê gotin wergirin. Kengî peyda bû, çawa peyda bû, prînsîpê wê bingehî çi ne, herwiha em hewl bidin bizanin di roja îro de rewşa Kurdên yarsan çi li Iraqê û çi jî li Îranê di çi qonaxê de ye. Erkên Kurdan beramber kêm nete û kêm ayînê din çi ne û erkê Kurdan beramber Kurdê yarsan çi ne. Belge xwedrengî Kurd ve xelatîş Kurd û Kurdistan dawe beratîş. Bahsî Kurd û Kurdistan bel 750 sala. Ew muhim e yani ew min Hüseyin Xelîfe şarezayê ayîna yarsan e ji Norwêcê hatibû ku behsa dîrok û prînsîpên ayîna yarsan bike û diyar bike ku ev ayîneke Kurd û Kurdistanî ye. بەپێی زۆر سەرچاوە ئایینی یەزدانی لە کوردستان سێ شاخەی هەیە ئەلەوی، ئێزیدی و یارسان. هەروەها بە یارسانەکان دەڵێن ئەهلی حەق، لە باشووری کوردستانیش پێیان دەڵێن کاکەیی. ئاماری دروست لەسەر ژمارەی یارسانەکان نییە، بەڵام پێشبینیەوە دەکرێت کە نزیکەی 3 تا 4 ملیۆن بن. زۆربەیان لە باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان دەژین، بەڵام لە پاکستان و هند و هەندێک وڵاتی دیکەش دەژین. کەرکووک وەک پایتەختی یارسانەکان لە باشووری کوردستان و کرماشانیش لە ڕۆژهەڵاتی کوردستان بەحساب دێت. یاری بخوا dibêjin ku ayîna yarsan vedigere destpêka peydabûna mirovahiyê. Lê di sed sala nihan de Behlûlê dana û piştî wî baba Nawûs, baba Xoşîn, Baba Tahir ku piştî mirinê ji nû ve peyda bûye û bûye baba Yadgar û dayîka Siltan daya Remîzbar ji heftenên ayîna yarî ne. Zuhurî ayîn yarî beşekirê be du qonaxewa. Yekî ber ewêga ew ayîne wekû ayînek êlamê mewcûyet bika dest bikat be yargîrî qanûnmend we bê organîsre bikirê. سەردەمێکیش مربوط بە کاتێکە کە زیاتر وەکو ئەوەیگە ناسنامە دروست بکەن هویەت پارێزی بکەن ئەوەیگە خەڵق هان بدەن ئەبێ بەو جورە بەشەکرێ. تماشاکەین لە سەردەمی بە لە سەردەمی هەڵداینی ئالی کە هەڵەگەردێتەوە بۆ تقریبا 700 ساڵ 750 ساڵ بەلەوە بەلەوە شخصیەتەلێک هەن کە بەناوبانگترینیان وەکو شاخۆشێنی لە ڕستانیە، دوای بابە سەرهەنگی دەودانە، بابە ناووسی جافە یا سەرگەتیە، بابە جەلیلە، ئەوانە کەسانی کەسایەتێکی یارسانیان کە هەر لە 1000 ساڵ بەلەمە هەتاکو تقریبا 300 ساڵ بەر لە سەرهەڵدانی ئاینی یاری بە تەوری ئەلەنی بەسرا چالاک بوون ئیمە وەکو ئیزەدانی یارسان تماشاگیر. نوژنکەر و یاسادارê ayîna yarsan Sultan Sahakê Berzencî kurê Şeîs kurê Baba Elî Hemedanî ye ku di sed sala sêzdan de jiyaye. Zuhûrî Alanî ayînî yarî helegerdewe bo 1276 ta ama jiyanî Sultan Sahakê Berzencî ke بەداهێنەری ئاینی یاری معرفی دەکەن کە لە ژیانی لە 1276 تا 1396 بوو. Ji navçeya Hewraman bo seranserî Kurdistanê ev ayîn belav dibe. Yek seferêge besla seferî yerîtenî yani sê kesin li Hewramanî la îme we berê dekewin bo Berzenca lewre eşne malê Şêxîsî پیشنهاد بە شێخیسیەکەن کە ژنی بینی شێخیسی ژنی هەیە مناڵی هەیە مناڵەکانی گەورن بە قۆڵیەوان دەکات ئەوانە مەساڵی ئاینیە تر باوەڕکردنیش شایە کەمی سەخت بێ بەڵام وا لە ناو ئاینەکە باسی دەکرێت شێخیسی ژن دێنێ لە ئەو ژنە منداڵێک دەبێ ئەو منداڵە
ئەو سێ کەسە کە ئەچم بۆ ماڵی چێخیسی بە ناوی پیر بنیامین شاهووی داودی دەودانی و پیرموسی دمشقی ئەو سێ کەسنە بە هەرحاڵ ئەو منداڵە متەولد دەبێت لە ژێری بەسڵا تعلیماتی ئەوانە گەورە دەبێت و ئەو کەسەسە وردەوردە ئەبێ بەسڵا بە ڕەهبەری ئاینی یاری و ڕسمن ئێلامی موجێتی پێ دەکات ئەو سەفرە زۆر مهمە کە ئێمە بزانین ئەو ئاینە دقیقەن چۆن سەرهێڵداوە تەوەلیدی سوڵتان ساغا دوای ئەوەیگە سوڵتان ساغ لە بەرزەنجە گەورە بێ وردەوردە ئیتر نسبەت بە ئاینی باوگ و باپیری خۆی کەمێک فاصلە ئەگرێ و باسی ئاینی یاری دەکەن ئیتر خەڵق لیان باقینەوە دەکەوێت تەنانەت خانەوادەی خۆیان بنەماڵی خۆیان باقینەوە دەکەین مەجبور ئەبن لە بەرزەنجە هەڵبێن بۆ هەورامانی ئەمدی بۆ شێخان کە لەوردا لە ناو مەڕێک دووچاری حادسە دەبن ئەوە دوشمن کە لە دەفتەرەکانی مە بە ناوی قەومی چیچەک ناویان دەبن محاسرەیان دەکەن بە سێ ڕۆژ بە هەر بە حاڵەتی مەوجزە لە ئەو شەڕە ئەمە ناجیە بن ئیستە یارسانەکان بە یادی ئەو سێ ڕۆژ لە ساڵە ڕۆژە دەگرن یارسانەکان چەند جێژنیان هەیە کە هەر ساڵە بەڕێوەی دەبن جێژنی نەورۆزی کوردی جێژنی ڕۆژی یارسان جێژنی خاوەنکار و جێژنی یارانی قوڵتاسی گرنگترین جێژنی یارسانەکان جێژنی خاوەنکارەکە دوای سێ ڕۆژ ڕۆژوگرتن لە 12ی چلە گەورەی زستان تا 14ی چلە گەورە و لە 15ی چلە گەورە بە ناوی ڕۆژی پاشایی یان ڕۆژی سوڵتان سەحاک لە جەمخانە کۆ دەبنەوە و ئەم جێژنە بەڕێوە دەبن یارسانەکان باوەڕیان بەخوا هەیە بەڵام ئەو خوایە لە فۆرمی مرۆڤدا دێتە سەر عەرز ڕاستبوون پاکبوون نیستی و ڕەدا ئەو شتانن لە ئاینی یاریدا پرەنسیبی سەرەکی کاتێک کە مرۆڤ دەمرێت ڕۆحی لە جێگایەکی دیکە دەردەچێت وەک مرۆڤ یان ئاژەڵ یان شتی دیکە مرۆڤی یاری هیواخوازەکە جارێکی دیکە پاش مردنی وەک یاری لە دایک ببێتەوە کە بەو پرەنسیبەش دەڵێن دۆنادون دوونایدون زۆر مهمە لە یارسانەکان دوونایدون بەو مانیەسە کە ذاتی خوداگان ذاتی زادارەکان هەر لە ئەزەڵەوە هەتاکو ئەبەدی دنیا دەگۆزێتەوە ئەوە یەکی دوو ڕوحی ئینسانەکان لە بەی ناچێ لە کاڵبودێک لە جسمێک ئەچێ بۆ جسمی تر من دوای مردنی من کاڵبودی من ڕوحی من ئەچێ بە چ کاڵبودێکەوە بەستەگی بە ڕەفتاری من هەیە ئەگەر ئەمەڵی باش بکەم ڕوحی من ئەچیدە جسمیگەوە کە مەقامی ذاتی هەیە ئەبم بە مەحرەمی دەرگا یعنی هەچی باشتر ئەبم پلەی ڕوحیم ئەچیدە بانتر مەقامی ذاتیم ئەچیدە بانتر ئەوە ئەچی دەبان هەتاکو لە تاقی ئەڵقەی ئیزەدانە ئەبم بە یەکی ئەتوانم هامیتە ئەوە من ئەبێ بە ئینسانی خودایی یعنی ئینسان شایستگیەوە بەکردەوەی باش لە تەک ذاتی ئیزەدانە ذاتی ببێ بە یەکی ئەمە مەعادی ئیمەیە ئەمە بەهەشتی ئیمەیە بڕی گوازان ئەڵێن حرەکەتی ذات بەس سعودیە یعنی بەس بەروبان دەچێت ئەوە قەڵەتە دەهان نمونەمان هەیە ئینسانی خاون ذاتەکەی لێ سەدراوەسەوە و چۆسە پلێ خوارەوە لە خراپترین حاڵەتە ڕوحی ئینسان لایەقی ئەوە نییە لە جسمی بەشەرە بێ ئەبێ بە جسمی حیوان و جەمادات و چتری تر گاوک و جمالباتێکە یاری را زارۆکێک پەیدا دەبێ وی دکنە یاری و بە پرۆسەی ڕەدەیە دەگوتن بە دەستبردن gelek defterên pîroz yên yariyan hene û ya herî pîroz serencam e ku ji 6 beşan pêk dêt. Bi zarafeya guranî hatiye nivîsandin, komeleyek sirûd û helbestin û li gel mûzîkê dihête strandin. ئەو حیوانەی کە یارسانەکان بۆ خێر سەری دەبڕن کەڵەشێرە کەڵەشێرەکە ڕوو بە سوڵتان سەحاک سەر دەبڕن و لە دوای سەربڕین و پاککردن و کوڵاندنی چەند کەس لە کاتی ڕاز و نیاز و دوعا خوێندن گۆشتەکەی لە ئێسکەکانی جیا دەکەنەوە
نواڵە کە برنج و گۆشتە لەگەڵ نانی تیری لەگەڵ ئاوی گۆشتەکە کە شۆرباوی پێدەڵێن بەشبەشی دەکەن. وەک هەویە دناوبەرە ژن و مێراندا خاڵەکە دنا سەرەکەیە دە ئۆڵە یاریدا. مێرە یاری دکارە هەنێ ژنێکێ بهینە ئەگەر سەدەمێن زۆر گرنگ بۆ ژنەکە دووەم نەبە. د میراسێ دەژی دیسا پارا مێر و ژنان وەک هەوە. bi berevacûyî olên İbrahîmî û zerdiştiyê baweriya yarsan bi zat û sefer heye. Aynı yarî wekû dînî zertuşt ya dînelî İbrahîmî niye ke mesela baweran be xeyr û şer bê. Eka siruştî insan ya xeyr ya şer, siruştî insan ya şeytan ya mesela rahman ya mesela ahûramezas ya ehrîmen ew bawer niye. Yasagan baweran be du unsuri tewaw yekî yekserî tewawkerî yekan وەکو زات و سفەت ناوێ بن زات وەکو چی مەسەن تو بینی مەسەن ئەم چراخە نووری هەیە نورەگە زاتە چراخەکە سەفەتە هەتاکو چراخەکە نەبێ نورەگە نییە یعنی ئەو دوو جەمە کاملکەرەوەی یەکان بوونە و پێیەکەوە کارکردنە هیچ کامیان بێوەگە نەیتوانێت هیچ کارێ بکات کەڵامی ئاینیمان هەیە لەو سەردەما هەفتم دو هەفتەن چلم دوو چلەن تانوپو جیار شای بەرزەملن تانوپۆکۆی قالیەت ئەی بافین ئەڵێ وانە وەکو تانوپۆی قالین لە کراسە ئەچر بە یەکەوە ئەگەر ئەوەیە دەرکیشی ئەوە گەشە ڕۆخی یعنی هیچ کامان بێوەگە معنی پەیدا ناکە. د ئاینا یاریدا پیر دلیل باوە و ئۆمی هەنە. پیرێ پیران سولتان سەحاکە، پیر بنیامین زاتی خودایە، یەزدی خۆرە، داود، پیر موسی، پیر مستەفا، شابراهیم و بابا یادگار و خاتون ڕزبار ji heftenên. پیرمانەیە دلیلمانەیە داود و ئەو کەسەرێکە بوون بە جێنیشتنی داود پیان دین دەڵی دلیل دلیلێنی کەسی ڕێنوێنی کەرە ئەبێ ئەو ڕێنوێنی مناڵی یارسانی بکە کە ببێ بە یارسانی باشێتی بگا لە یارسانە و لە یاری ئەویش قسەی سوتانە ساقە کە چۆن داودی مەرفیەکە ئەڵێ قوڵامان داود دلیلیش وانام ئاڕ و یار داود من داودم بە دلیلی قبول کرد و دامنیا وەکو دلیل ذاتش واجبە سەلاش بوو ساهوو ڕەوش ڕەهبەری و ئەو مەیاو یعنی ئەبێ ڕەهبەر بێ ئەبێ ئیتاعاتی کەین و ئەو کەسێکە کە ئەتوانێت ڕەهبەری جەم بکات و ئیسەیشە ئەبینین ئەو کەسانە کە بە کاکی ناسراون یا بە خادم لێناوە بن وەختی لە جەم پیرۆزەکانە ئەوان ڕەهبەریەکەن یعنی کوردیناتورین یعنی ئەوان دەسوردن چۆن دابنیشن کی دابنیشە کی دادەریشە ڕەهبەری مەراسمە ئاینیەکان بەدەستی کەسانێکە کە جێگیری داود بوون هەتا ئیسەیشە هەنێر دوایەوە پیرموسیمانەیە کە ئیزەتی ئاوە ئیزەدی وەرزی پایدە چون ئەو چواری ئیزەدانە هەم ئیزەدی بەسا خاک و باد و ئاواگرن هەم ئیزەدی چوار وەرزەکانن پیر بنیامین ئیزەدی پاییزە ئیزەدی ئاوە و ئیزەدی خاون قەڵەم و تۆمارە یعنی چی کردداری ئینسانەکان بێ لە توماری ذاتی پیرموسی دەنووسێ و لە ڕۆژێ بەسا قیامەت کە ئەوی باسەکەین قیامەت لە یارسانەکان چۆنە ئەوە کە خاوەنی دەفتەر و تۆمارە دووارە سوتان ساق ئەفەرموو لە مەوردی ئەو یارە قوڵامان موسی قەڵەم هەن و دەست ڕوکنی پورمیسی ڕوکنەدینی ناوە وای ناویە بە قوڵامان موسی قەڵەم هەن و دەست ڕوکنی پیرموسی گردی کرداران ئایش مەنووسی تەواوی کردارەکان ئەو دەینووسێ کردی کرداران ئایش مەنووسی خاران و خاری دووستان و دووسی خار بە خار دەنووسێ یانەوانێگە دژایەتیەکان خراپن خراپ بە خراپ دەنووسێ دووستیش بە دووست دەنووسێ چوار گۆڕ لە پاڵ گۆڕی سوڵتاندان کە پێیان دەڵێن گۆڕەکانی چوار یاری سوڵتان کە لە سەرنجام نامەوە بە چوار فریشتە ناویان هاتووەکە ناوەکانیان بریتین لە حەزرەتی مستەفا داوان حەزرەتی داودبەگی کەوسوار حەزرەتی محەممەدی گەورە سوار و خاتون ڕەمزبار ئەو کەسانەی دەچنە زیارەتی سوڵتان زیارەتی ئەوانیش دەکەن و بە حەزرەت ناویان دەبن دیارساندا سێزدە خانەدان هەنە و هەر یاریەک دەوێت سەر بە یەکێ ژوان بە ئیستا خاندانەکانی یارسان بەش کراون بە سەر سێزدە خاندانە شابراهیمی زاورونەوە یاغر بخەموەر شابراهیمی یاغاری ئالی قەلەندەری میری مستەفایی خاموشی بولوەفایی سەیدەرویشی ئاتەشبەگی زوڵنووری
بابا هەیدەری پیرداودی شایاسی ئەمانە خاندانەکانێکی ئیسە یارسانەکان ڕێبەرایەتی دەکەن بەڵام هەمویان شای خاونکار شایانە خوایانە پیر بنیامین پیری شەرتیانە و داودی کەوسوات دەلیلیانە یەکاڵا بەدەستیانوە دوایی کاتی سوڵتان ساڵ پیر بنیامین ئاڵای دروست کرد بەناو ئاڵای بنیامین معروفە بە ڕەنگی هەسینە و سیمینە یادوارەی درەفشی کاویانی کاوەی ئاگەرە چگومان نینە و ئاینا یارسان ئاینەکە کوردانە ڕەسەنە و کەسێن ژنەتەوەیان دن و بوونە یاری وانجی بە کوردی ئۆڵەخوا جێبجێ کریە Di beşê duwem de ji semînerê Seferê Ezîzî ji Danmark hatibû ku behsa rewşa siyasî ya yarsanan bike, reftara desthilatdaran bi wan re û herwiha reftara Kurdên Misilman bi birayên xwe yên yarî re di dirêjiya dîrokê de. Di nav Misilmanan de Kurdên yarsan dihatine binavkirin weke kafir, şeytanperest û gelek tiştên dûrî rastiyê li wan bar dikirin. من كتابم هەیە کتێبی کە خەڵکی سۆرانیزمان نووسیوێتی هەتا باسی ئەوەیان کردو کامانە تێکەڵی ژنەکانیان تێکەڵەکەن و اینجا پیاوەکان بەیەکەوە لەگەڵ چەندا ژنی یەکە ئەخەون و نازانم زۆر شتی دیکەی سەیر و سەمەریان بۆ ئەم خەڵکە بۆ ئەوەی تەنها بۆ ئەوەی ناویان خراپ بکەن ئەم خەڵکە بۆ ئەوەی خەڵکیان لە دژ هان بدەن ji bo ku xwe biparêzin Kurdên yarsan carna neçar xwe didane nasîn weke Musilman û prînsîpên xwe yên olî nehênî dihiştin. Egereke din ku hiştiye yarsan sirmego bimîne ew e ku Cumhuriya İslamî yarsan nepejrandiye weke kêmayîn. Li Cumhuriyê İslamiya li bendî eslî duwazde û sêzde û çwardeya ki bas li eqeliyeta ayînêkan dikire yarsan weku eqeliyetێkî ayînî nav lê nenirawe. Her emek بۆ خۆی ڕێگا بۆ جمهوری ئیسلامی خۆش کردووە کە ئەم ئاینە لە زۆر لە مافە ئینسانیەکان بێبەش بکە بۆ نمونە لە کار نەبوونی ئیجازەی کار و خوێندن لە سەتی باڵایە نەبوونی ئیجازەی ڕێوڕەسمە ئاینیەکان بە ڕەسمی نەناسندنی ئەم ئاینە قسەم لێ کرد و هەر ئەمەش وتم ڕێگای خۆش کردووە کە تەوهین و تاقیر بەم ئەندامانی ئەم کۆمەلگایە بکرێت لە ڕاستیە لەلایەن کۆماری ئیسلامیەوە. Tenê piştî şoreşa İslamiya Îranê rêxistinên yarsan peyda bûn. Cimbişî Cameyî Ehlî Heq peyda bû lê gelek dirêj nekir. Damezrandina Federasyona Yarsan di sala 1997 de destpêka pêvajoya danasîna ayîna yarî bû. Sala 2006 Cimbişî Demokrasî Yarsan hate damezrandin û Sazmanî Demokrasî Yarsan dibe têkiliya Federasyona Yarsan û Cimbişî Demokrasî Yarsan. Li gor yarsan, pirrengiya civakê, hevjiyan, hevpejrandin, wekhevî û azadiya bîr û bawerê mafê her kesî ne. باوەڕبوون بە ئازادی نەک تەنها بۆ لایەنگرانی ئەماینە بەڵکو بۆ هەموو جیهان لە ڕاستیە
بناغەی ئەم ئاینە بووە بیرروکەی ئەم ئاینە بووە تۆ ئەگەر سەیری ئەم بۆ نمونە شا تەیموری بانیارانی دەرێ یاران مەر ئەوسا تەیمور دڵشاد بوو ئازادی مەخلوق دادڕە سداد بوو یعنی ئازادی هەموو ئینسانەکان و باوەڕ و مەرامی ئەم ئاینە بووە خەڵکی یارسان بووە چون تەنها ئازادی بۆ خەڵکی یارسانی ناوێ بۆ کوردستانی ناوێ بەڵکو ئازادی بۆ هەموو مەخلوقی دنیای دەوێت بۆ هەموو خەڵقی دەوێت چون تەنها لە ئازادی هەموو خەڵکە یارسانیەکانیش دەتوانن ئینسانگەلێکی ئازاد بن گەلو ئاین و دەموکراسی دژبەرن یان jî dikarin bevre bijîn. Seferî Ezîzî dibêje tevî ku ayîn qanûneke îlahiye û demokrasî qanûnên mirovahiyê ne lê dîsa jî çareseriyên hevjiyanê hene. کورد بێوێ بۆ خۆی لە ڕاستیدا بە دموکراسیەکی واقعی بکە دەبێت ئاشتەواییەک لە مابینی چەمکی ئازادی و بەرابەری و ئینسانیە و بۆ هێن دروستکە لەگەڵ ئاینە هەر وەک چۆن لە زمانی لە 200 ساڵ لەمە پێش لە زمانی ڕەنسانسەوە بەرەو ئەم لە وڵاتانی ئوروپایی هەوڵ درا بێ ئەوەی بچنە شەڕەوە لەگەڵ ئاینە بەڵکو سازانێکیان لە بینی مەسیحیەت و چەمکی دموکراسی و ئازادیە دروست کرد ئێستا ئێمە هەمومان لە وڵاتانی ئەوروپایی دەژین و دەزانین مەسیحیەت بۆ خۆی حزبی مەسیحی زۆرن بەڵام لە قانونێکی ئەساسی کە هەیە ئەم حزبە مەسیحیە دەرناچێت بەڵکو ئەو قانونە ئینسانیەی کە دروست کراوە و قانونە سروشتەی کە هەیە دەبێت لەسەر مەبنای ئەم قانونیە سروشتە ئەم حزبە بچێتە پێشەوە Di ayîna yarî de kesek nikane bi serê xwe biryarê bide û rawêj û pêkhatin zor girîng in. هەموو شتەکانە هەر خودی سوڵتان و پیربنیامین و داود و هەمویان پێ لەسەر ئەوەدا دەگرن کە هەموو شت دەبێت بە جەم بڕیاری لەسەر بدرێ نابێت تاک بڕیار بدا خودی سوڵتان ساهاکیش بۆ خۆی نەیتوانیوە بە تاک بڕیار بدا بەڵکو دەبێت شتەکان بە جەم بڕیار بدا و لە دموکراسیشە هەمومان چاک دەزانین کە جەمە بڕیار دەدا خەڵکە بڕیار دەدا و دەبێت ئەکسەریەت بڕیار بدا هەندێک سرودەش هەیە کە باز لەوە دەکا خودی سوڵتان ساهاگەڵێ 21 میر قول 72 پیر هەرگز نەگیران جەم و بێتەدبیر گفتەنیم ئیدەن نە ئەزەڵ ئەقدام غافڵ نەنیشان بێتەدبیر و جەم ئەلبەت لێرە دەڵێ لە جەم بوون لە نێو خودی جەمەکەیە دەبێت تۆ ئەفکارت کە دەیتە نێو جەمەکەەوە دەبێت بە ئەفکارێکی هەم کراوەوە بێتە نێو جەمەکە هەم دەبێت بیرروکەت هەبێ بۆ ئەوەی چ دەبێ بکرێ حقیقەتا مطلق نە li ba tu kesî ye yan tu alî ye û li gor ayîna yarî her kesekî beşek ji heqîqetê heye. تاقوە کەسیوان ئەرکانەی بوو ڕاست کەس حەقدار نییە کێتوانی ئارگومنتی باشتر بێنێتەوە کێتوانی لە ڕاستیە نیشان بدا کە شایستەیە ئەمەش ئەم کەسەیە دەبێت شایستەی بەڕێوەبردننی کارەکان بێ Bandora felsefeya Yunanî û bi taybet ya Sokratos li ser ayîna yarî diyar e bi taybet duwarê şêweyê birêvebirina civakê de. دەتوانرێ ئەمەش هەروە بیری لێ بکرێتەوە کە ئینسانەکان بەسەر وەکو لاشە سیر دەکرێت ئەڵێن سەر ئەو کەسانەیە کە ئاشناییان هەیە لە فەلسەفە و لە زانایی و ئەوانە و بەدەنیش ئەو کەسانن کە فەرمانبەر و ئەوانن قاچیش ئەو کەسانن کە کۆمەلگا بەڕێوە دەبن کە کۆمەلگا چوزانم ئەوانەی کە زیاتر کرێکارن بە معنای کۆمونیستی یا بە معنای سوسیالیستی ئەمڕۆژی ئەوانەی کە کرێکارن لێرا بابەخۆشی نەڵێ فەقی بیا و ما ئەسهەم مایم قەپان باوەریم مەردان بزاییم هەر کودام وەزینترە ئەو ڕاهنماییم ئەڵێ هەر کە لێرە دەڵێ دەبێت بە وەزن ئەو دەبێت و خەڵکە وەزن بکرێت کێ جێگایەکی شتێکی پێەیە دەبێت لە جێگای خۆیان دابنێ هەرکە دەبێت لە جێگای خۆیان بە شێوەیەک لە شێوەکان دابنێت Di ayîna yarsan de simbêl sîmboleke girîng e û gelek caran taşîna simbêlê yariyan weke formeke çewsandinê hatiye bikaranîn. Gelek kesan agir berdane bedena xwe weke protest dijî simbêltaşînê bi zorê. Lê yarsan ew solîdarîtêt têgihîştin û piştgiriya pêwîst ji Kurdên din û ji hêzên siyasî negirtine. بۆچی کوردەکان بەو شکلە تەنها لە چوارچێوەی ڕاگەیاندراوە هێشتانەوە بۆ نمونە حزبی دموکرات و کۆمەڵە و هەموو حزبەکان هەتا بە پەجاک و بە پێکاکە و بە هەموویانەوە بۆچی ئەم کارە نەکرا بۆچی شتێکی وا ئاکسیونێکی وا بە قەوەت بەڕێنەخرا چون ئەم خەڵکە لە نێوخۆی وڵاتە بەڕاستی بۆ خۆیان
دەستیان کرد بە مەزاهرە و چ لە تەهرانە چ لە کرماشانە و لە هەندێک جێگایە بەڵام شەقامی کوردی لە دەرەوەی وڵات بۆچی هیچی نەکرد بۆ ئەم مەسەڵەیە دەکرێت هەندێک دلیل هەبن یەکدانە لە دلیلەکانی لاوازی خەباتی کوردی لەم ناوچەیە بە درێژایی مێژووی خەباتی کوردی ئەم ناوچەیە هەمیشە بە شێوەیەک لە شێوەکان دابڕابووە لە مبارزەکەیە بە شێوەیەک لە شێوەکان هەمیشە هیچ پلان و پرۆگرامێکی بەو شکلە بۆ ئەم منتەقەیە نەبووە هەمیشە مبارزەی کوردی سورانییزم کراوەتەوە هیوادارم ئەمە بە هەڵە دیسان تێ نەگەن ئەم خەباتە لە چوارچێوەی جوغرافیایەکی تەسکراوی سورانیزمانەوە خلاصە کراوەتەوە بەقی لایەنەکان بە شێوەیەک لە شێوەکان لەبەر چاو نەگیراوە بەگشتی سمینارێکی باش بوو کاک حوسێن خەلیفە کە شارەزای بواری ئاینی و مێتافیزیکی ئاینی یارسان بوو بە دوور و درێژ لەسەر تایبەتمەندیەکان و وردەکاریەکانی ئاینی یارسان باسی کرد و کاک سەفەری عەزیزی زۆرتر لەسەر وەزعی ئێستای یا ئاینی یارسان وەکو بزوتنەوەیەکی سیاسی ڕاوەستەی کرد کەویش بە باوەڕی من زۆر باش بوو پەیامی خۆی گەیاند ئەوەی کە بۆ من سرنجڕاکێش بوو ئەوەی بوو کە بە ناساندنی ئاینی یاریە یارسان بە شێوەیەکی ئاوا دوور و درێژ و کە هەم لە لایەنی مێژوویی هەبوو هەم لایەنی کولتوری و ئاینی کۆمەڵایەتی بوو ئەمن تا ئێستا شەخسەن بۆ خۆمە شتانم نەزانی بوو هاوکات ئەوە بوو دەبێتە هۆکاری ئەوەی کە ئێمە وەکو کورد بە گشتی سرنجمان پسێتە سەر ئەوەی کە ئێمە بۆ خۆشمان زوڵم و ناحەقیمان لە خۆمان کردووە یعنی ئەو لایەنە کەمینانەیە کەم ئاینیا کەم نەتەوانەیە کەم کولتورانەیە زمانە و کولتور و ئاینە جۆرە تایبەتەکانی کە دەنێو کۆمەلگای کوردیدا هەبوون ئێمە وەکو کورد بەهۆی ئەوەی کە گرێدایی ئاینێکی گەورەتر بووین وەکو ئیسلام یا بڵین زاراوە یا زمانێکی دیکەمان هەبوو بڵین وەک سۆرانی و کرمانجی زۆر ئاگامان لە تایبەتمەندیەکانی دیکەی کولتوری یا ئاینی یا زمانی خۆمان نەبووە ئەو برادرانە لەو پەیوەندێشدا گلەیان هەبووە و هاوکات داواکاری ئەو بوون کە کورد زۆرتر بایغ بدا بە کەمینەکانی خۆی و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوڕۆ یەکەم حکوومەتی ڕسمی کوردە و ئیمکانی سیاسی و ئابووری هەیە چاوێکی لەو کەمینە کوردیانە ببێت دور برهما حقا حسین چنیشا